لەگەڵ دەستپێکردنی گەماڕۆی دەریایی بەندەرەکانی ئێران لە دەوروبەری تەنگەی هۆرمۆز، سەرۆکی ئەمریکا هەڕەشەی ئەوە دەکات کە هەر کەشتیەک لە ئێرانەوە نزیک ببێتەوە لە هێڵی گەماڕۆی ئەمریکا دەست بەجێ لەناو دەچێت. سەرۆکی ئەمریکا ئەمڕۆ بەیانی ڕایگەیاند هێزەکانی ئەمریکا لە دووشەمەوە کاتژمێر 10 بەیانی بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا واتە کاتژمێر 5:30 بە کاتی تاران گەماڕۆی دەریایی بەندەرەکانی ئێران دەست پێ دەکات. پێشتر فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکام لە بەیاننامەیەکدا ئەم کاتەی ڕاگەیاندبوو و تیشکی خستبووە سەر گەماڕۆی دەریایی بۆ هەموو هاتوچۆی دەریایی کە دەچێتە ناو بەندەرەکانی ئێران یان لێی دەردەچێت. سەرۆک ترامپ ئەمڕۆ دووشەمە دوای دەستپێکردنی گەماڕۆکە لە تۆڕی کۆمەڵایەتی تروس نووسیوێتی ئاگادارکردنەوە ئەگەر هەر یەکێک لەو کەشتیانە لە شوێنی گەماڕۆدراو نزیک ببنەوە دەست بەجێ لەناو دەچن. لە پەیامەنیەکەی سەرۆک ترامپدا هاتووە کە سوپای ئەمریکا هەمان سیستەمی کوشتن دژی ئەو کەشتیانە بەکاردەهێنێ کە ئەمریکا دژی قاچاقچیەکانی مادە هۆشبەرەکان لە بەلەمەکانی دەریادا بەکاری هێناوە. بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاندووە وڵاتەکەی پشتگیری تەواوی بڕیاری دۆناڵد ترامپ دەکا بۆ گەماڕۆدانی دەریایی ئێران. سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە کۆبوونەوەی کابینەی حکوومەت داوتی ئێران یاساکانی پێشێل کردووە بۆیە سەرۆک ترامپ بڕیاری داوە گەماڕۆی دەریایی بخاتە سەر ئەو وڵاتە. هەروەها هاوکاتی ئەم گەماڕوانە لەلایەکی دیکەوە ماڵپەڕی هەواڵی ئەکسیۆز بە پشتبەستن بە سەرچاوەیەک و بەرپرسێکی ئەمریکایی بڵاوی کردوێتەوە. پاکستان و میسر و تورکیا بەردەوامن لە گفتوگۆکانیان لەگەڵ ئەمریکا و ئێران بۆ دووبارە دەستپێکردنەوەی دانوستانەکان و گەیشتن بە ڕێکەوتن و کۆتاییهێنان بە شەڕەکە. ئەکسیۆز جەختی لەوە کردوێتەوە کە هەموو لایەنەکان هێشتا پێیان وایە کە ڕێکەوتن ممکنە و دەکرێت ڕوو بدات. نێوەندگیران هیوادارن کەمکردنەوەی ناکۆکیەکان بتوانێت ڕێگە بە خولێکی دیکەی گفتوگۆکان بدا پێش ئەوەی ئاگربەستەکە لە 21 مانگی چواردا کۆتایی پێبێ. سەرچاوەکان هەروەها ڕایانگەیاندووە ئەگەر گەماڕۆی دەریایی ئەمریکا ڕێڕەوی کۆماری ئیسلامی نەگۆڕێ ترامپ بیر لە دەستپێکردنەوەی هێرشەکانی دەکاتەوە. سەرچاوەیەکی ناوچەیی بە ئەکسیۆسی ڕاگەیاندووە ئێمە لە چەقبەستووی تەواودا نیین، هێشتا دەرگاکان دانەخراون، هەردوو لا خەریکی مامەڵەکردن و دەڵێ ئەمە وەک بازاڕ وایە. هەر لەم پەیوەندیەشدا ئەباز عراقچی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و هاوتا سعودیەکەی فەیسەڵ بن فەرحان ئەمڕۆ دووشەمە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا پێداچوونەوەیان بە دوایین پێشاتەکانی ناوچەکە و دانوستانەکانی ئێران و ئەمریکا لە ئیسلاماباد کردووە. ئەباز عراقچی لە کەناڵی تەلگرامی خۆی نووسیوێتی سەبارەت بە دوایین پێشاتەکانی ناوچەکە و دانوستانەکانی ئێران و ئەمریکا لە ئیسلاماباد پەیوەندیم بە فەرحان و شەیخ بن عەبدوڕەحمان ئەلسانیۆ کردووە کە لە ئیستادا سەرۆکوەزیران و هەروەها وەزیری دەرەوەی قەتەریشە.